سڵاوی خواتان لێبێ جیاوازی چیە لە نێوان کەعبە و خەفەت خواردن زۆر جار ئەم دوو بابەتە وەک یەک سەیر دەکرێت یاخود تێکەڵ بە یەکتر دەکرێن خەفەت خواردن هەستێکی مرۆییە دروست دەبێت دەرئەنجامی ڕوودانی ڕووداوێکی نەخوازراوە کە لە کەسەکەدا باشترە هەستی پێ دەکرێت کە بەهۆی ڕووداوێکەوە بەهۆی حاڵەتێکەوە خەفەت دەخوات بەڵام دۆخی کەعبە تەواو جیاوازە پەیوەندی بە دۆخی عەقڵەوە هەیە واتە ئەو ڕووداوەی کە ڕووی داوە زەبرێکی قورسی لە مێشک داوە و چەند نیشانەیەک هەیە بۆی کە بزانین ئەو کەسە گەیشتۆتە دۆخی کەعبە یاخود نا واتە ئەمانە بریتین لە نیشانەکانی ئەو کەسەی کە کەعبەی هەیە هەستکردن بە تەنیایی بێتاقەتی نەبوونی حەز و خولیا و ئارەزوو بۆ ئەنجامدانی هیچ کارێک و تەنانەت حەز ناکات لەگەڵ خێزان و وە کەسانی چواردە و نزیکی خۆشی دابنیشێت و تێکەڵ بێت و ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێت و چارەسەر نەکرێت دەرئەنجام ئەو کەسەی تووشی کەعبە بووە بیر لە خۆکوشتن دەکاتەوە ڕێگە چارە بۆ کەسانی کە تووشی کەعبە بوون تەبەن بە دوو شێوە چارەسەر دەکرن شێوازی یەکەمیان بەڕاوێشکردن لەگەڵ دەروناس و پسپۆڕانی دەرونی زائیدەن دکتۆرەکان جۆرە دەرمانێک بۆ ئەو کەسە دادنرێت و پێشنیار دەکرێت کە بەکاری بێنێ و لە هەمان کاتدا دەروناس و پسپۆڕانی دەرونی چەند جەلسە و دانیشتنێکی یەک لە دوای یەک بۆ ئەو کەسە دادنێن و بۆی پێشنیار دەکەن بۆ ئەوەی بتوان بە هاوکاری هەردوو لاواتە هەم بەکارهێنانی حەب و عیلاج و هەم پێدانی ڕێنمایی بتوانن لەو بارودۆخە قورسە ڕزگاری بێت